چی پێڵی بەڕستەیەک چی پێڵێت؟ هەرەوە ناڵێم من دوای ناوەکەی بخۆم ناوی باوکم نەبێ من هیچ نیم. ببوورە بۆ ئەمان نەبوو دڵت ناڕەحەت بکەین. ئەمڕۆ ئاهەنگی دەرچوونی تۆیە. چۆن ئەو خۆشەی خۆتمان بۆ وێ ناکەیت؟ سلااو لێوەش بەخێر بێن بێگومان هەستێکی خۆشە چەند ساڵە هەوڵین ماندووە بین بۆی بگەین بەم ڕۆژە. چی بەشێکە تاوا کردووە؟ بەشی ئایتی چی پێڵێن؟ تەکنەلۆجیای زانیاری. بۆ داهاتوو ئەگەر پلانێک ساڵانێک لە خولیای خۆتا هەبێت پلانی پلان و پرۆژەت چییە؟ بێگومان وەکو هەموو خوێنکارێک دوای خوێندن هەمومان پێمان خۆشە دابمەزرین و خزمەتی وڵاتەکەمان بکەین. لە دیمەنەکانە بینم لە تەک باوکتەوە وەستاویت. ئەگەر بەڕستەیەک ئەو هەموو هەوڵ و کۆشتەی کە باوکت ساڵانێک لەگەڵتانە هێناوێتی چی پێڵی بەڕستەیەک چی پێڵێت؟ هەرەوە ناڵێم من دوای ناوەکەی بخۆم ناوی باوکم نەبێ من هیچ نیم. ببوورە بۆ ئەمان نەبوو دڵت ناڕەحەت بکەین. باوکە ئەمڕۆ ئارام بێ بە بینینی دیمەنەکانی ئاهەنگی دەرچوونەکەت. کاگڕەکەوت تۆ باسی ئەوم بۆ بکە ساڵانێک خوێندکارە هەوڵ و کۆششت لەگەڵداوە. ئەمڕۆ کە ئەم دیمەنە بینی تا چەند حەز بە خۆشحاڵیەکەی؟ بێگومان بەخێبێنە خۆسەت چاو ئەمڕۆ ڕۆژێکی زۆر خۆشە وەکو باوشێک هەستێکی خۆشە دوای هەست ساڵانێکی زۆر کۆشومان دوو بوون ئەبینی مناڵەکەت یان کچەکەت یان کوڕەکەت قۆناغێکی ئەکەوێتە قۆناغێشکە و قۆناغێکی خوێنی بڕیوە زۆر زۆر هەستێکی خۆشە. چی پێڵەی بە ئاواتی چی بۆ خوازیت؟ ئاواتی بۆ خوازم کە ئایندێکی گەشت تەوان هەموو باوشێگەرەوە ئایندێ ئەو ئاواتەکەیەتی ئایندێکی گەشتی بۆ خوازم و ئیشەڵا لەو کاروباری کە لەو شوێنی کە لی تەخەڕوجەکە لەو بارەوە زۆر سپاس.